بەنامەیەکی جوانە وەختێک کە باسی ئافرەتە کرێت. ئافرەت یەکێکە لە بڵێن مەخلوقاتەکانی خوا کە بەڕاستی زۆر بە جوانی لە دینی ئیسلامە باسی ئافرەت کراوە و حتا لە کوردەواری خۆشمانە کاڵەن ئافرەت یعنی بەدیهێنەر کە تۆ شتێکی پێ ئەدەی شتێکی تر ئەداتەوە. ئافرەت بەڕاستی گەورەیە پیرۆزە ئەمە لەسەر ئافرەت و بەرنامە جوانەی بەڕێزیشتان کە باسی ئەم بابەتە ئەکا ئەوەنەی تر جوانی کردووە و هیوادارم جێی خۆی بکاتەوە لە ناو کۆمەڵگایە ئەم بەرنمەیەکە جێی ئەوە ببێتەوە کە ئێستا ئەو شێوازی دیتنی خەڵک لەسەر ئافرەتە بگۆڕێت. هیوادارم بە درێژایی زەمن کە ئەم بەرنمەیە ئیدامەی هەبێت بۆ ئەوە لە داهاتووە کۆمەڵگاکەمان شێوازی بینینی لەسەر ئافرەت بگۆڕێت. چون ئەگەر باسی ئەو بابەتە بکەین ئێستا ئەم خاتوونە بەڕێزەمان کە هاتبوون و گوێبیستی بابەتەکەی بووم کە بەداخەوە یعنی ئەمە شتێک نییە بڵێن لە یەک کەسا هەیە و یعنی وەکو نەخۆشیێک بێ بڵێن لە کەسێکە هەیە عیلاجێکی پێین و چارەسەر ئەبێت. بەداخەوە مۆزوعەکە زۆر زۆر لەوە گەورەترە، زۆر لەوە گەورەترە کە بیری لێ ئەەکەینەوە. مۆزوعەکە کۆمەڵگایەکە بەعام هەمووی میلەتەکەیە. ئەگەر بمان هەوێت شتێک گۆڕانکاریە بکەین ئەبێت بەعام لەسەر هەمووی میلەتەکە ئەم شتە جێنشین ببێت. شتێکی وا بەسیت نییە بڵێ بەس تەنها عایلەیەکە. ئەگەر هەر عایلەیەک باید لە کۆمەڵگایە دوو باە سێ باە چوار باە ئەوانە تەسلیم ئەبوون، بەڵام بە حکمی ئەوەی کە بینینی ینی کۆمەڵگاکە شێوازی بینینی لەسەر ئافرەت زۆر ڕێژەکەی زیاتر لە ئەوانی ترە. بەداخەوە ئەگەر تیاشیا هەبێت ئافرەتێکە هەڵکەوێت سەرکەوتوو بێ بەداخەوە حکمی ئەوان زیاترە و ئەمان تەسلیمە بن. خۆی بەدڵنیایە ئێمەش خۆی ئامانجی ئەم بەرنمەیەمان هەر ئەوە بوو کە ئافرەت چونکە بەو شێوازی کە بەڕێزت باست کرد ئێمە ئەمانەوێت ئەو کۆمەڵگایی کە بە شێوازێکی تر سێری ئافرەتەکە ئەمانێت دیوە جوانەکە پیشان بین. ئێمە ئەمانەیە کۆمەلگا هۆشیارکەینەوە لەسەر ئەوەی کە ئافرەتیش بتوانایە ئافرەت لێ هاتوویەکی زۆر باشی هەیە، ئافرەت خاوەن کەساتێکی زۆر جوانە. لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئافرەت زۆر 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 ڕێزی لێ گیراوە کەواتە ئێمەش کە گەلێکی مسلمانین کەواتە پێویستەکە ئەو هەموو ڕێز و قەدرەی بۆ بگەڕێنینەوە بۆ ئافرەتان. بۆیە کاتێکە ئێمە کەسێک پیشانین یاخود ناڕەحەتیەکی ئافرەتێک پیشانین زۆر لەو کەسانی کە پەیوەندیمان پێوەکەن ئەڵێن ڕێک قسەی دڵی منی کردەوە ئافرەتە. ینی کاتە ئەمە ئەوە ئەسەلمێنێ کە زۆرێک بۆ شێوازە گرفتارن و کێشیان هەیە. بۆیە ئەمەش یەکێکە لەو شتانی کە ئێمە ئیشی لەسەرەکەین بەردەوام و گرفتی ئافرەتێک سەرەکەی گرفتی زۆرینەیە زۆرینە ئەڵێ وەڵام میش هەمان گرفتم هەبوو. حتا یەکێک پەیوەندی کرد جارێکیان لە یەکێک لە کەیسەکان نابووتی مامەسا ئێوە چۆنتان زانیوە کە ئەو کەیسە منم کە ئێوە باستان کردو بەس ئێوە چۆنتان زانیوە. ینی ئەوە شتەکە نزیک بوو لە خۆیەوە ئەوید ئەوە منم ئەوە ڕێک بەسەرهاتی منە کە باستان کردووە. بەداخەوە یعنی مۆزوعەکە مامۆستاگیان هەر بۆ شێوازی بەڕێزیشتان فەرمووتە مۆزوعەکە بەعام گیرۆدەی هەمووی میلەتەکەمان بووە. بەداخەوە و ئەوەش شتێک نییە بڵین ئێمە بەداخەوە ئەگەر چاو لە چاوکەری شتێک وا ئەکا لە کۆمەڵگایە ئەبینی ئەم ئاداب و ئوسلوبێکە هەیە لە کۆمەڵگایە وردە وردە ئەم شتە جێنشین بووە، وردە وردە ئەم شتە دروست بووە. ئەگینا لە بیدایەتەوە ئەم بابەتانە نەبووە. ئەگەر لە بنیادنانی بەوجود هاتنی ئینسان و مرۆڤەکانەوە ئێمە سیر بکەین کە هەزاران مشکلە هەبووە تا ئەمانە تێپەڕ بووە مرۆڤ گەشتوتە ئەم ئاستە لە عیلم و زانیاری و لە توانایی لە لێهاتوویە زەمانێکی زۆر زۆر تێپەڕ بووە. ئەگەر چاو لێ بکەین لە جەهالەتی مرۆڤی پێش ئیسلام کە حتا لەو کاتەیە ئافرەتەکان هەر ڕێزی ینی ئەوەی مافیەوەیان نەبوو کە قسەشیان نەبوو حتا زینە بە چاڵەکران. بەداخەوە زینە بە چاڵەکران ئەگەر شتێکی باوکێک ئافرەتێکی باە کچێکی باە پێی مای شەرمەساری بوو. و ئەمە چی لێ هات بە مروری زەمان بە تێپەڕبوونی کات ئەم شتە گۆڕا لە کۆمەڵگایە گۆڕا. بەڵام ئەبێ هەوڵ بدرێت باشتر و باشتر ببێت، هەوڵ بدرێت کە بینینی کەسەکان بە ئافرەت بزان بۆ شێوازی بینینەکەیان بگۆڕدرێت. ئەگەر بمان هەیە کۆمەڵگا هەموو دەست دەینە دەستیەکەوە
ئەگەر بمان هەوێ باوکو دایکەکان بە تایبەت سەرچاوەی هەمووی بەدیهێنەری شتەکان ئەبینی لە خێزانێکەوە دەست پێ ئەکا ئەم خێزانە ئەو خێزانە ئەو خێزانە هەرێکی و لەلایەک باوکو دایک یارمەتی کچەکەی بدا سەیری ئەوە نەکات بڵێت من باکانێ هەر پەیڕەوی دینی ئیسلامەکەی بێ لە دینی ئیسلامە ئێمە چەند هامان کاڵێ بۆ نمونە و کەیسەکەی ساباسیەوەی کردیت پێم وڵێ عیبە زۆر جار ئەمە بە تێگەشتنی خۆی وا ئەزانێ دینداری ئەکات نەزانێ مەهەڵە تێگەیشتنە لە دین چونکە لە دینە شتیوانیە کە ئافرەت عیبە بێ بچێتە دەرەوە عیبە بێ قسە بکە عیبە بێ کار بکە عیبە بێ ئیش بکە لە ئاینی پیرۆز ئیسلامە زۆر بە جوانی کارکردنی ئافرەتان ڕێزی لە کاریان گرتووە کە ئەو کارانە چۆنن کە بیکە هەتا لە سەردەمی پێغەمبەرە یعنی صلی الله علیه وسلم کە دوای وردە وردە لە دایکی مسلمانان چەندها خوتبەیان داوە چەندها ئیشیان وەدەست کردووە چەندها سەرکردایەتی کراوە دوای کە زەمەنگ ینی وڵاتەکانی تر ئەبینی سەرکردایەتی بەدەستی ئافرەت پێغەمبەر سەلەمە کرد وەکو بڵێ سەرۆکی شارەوانی کە لە مەدینەی پیرۆزە مدینەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئافرەت بڵێ کە سەرۆکی شارەوانی بۆ لەو کاتەیە ئەمە بکەین باوکو دایکێکە ئێمە لە وڵاتێکی ئیسلامیین سەیری ئەمە بکا بڵێت لە دینی ئیسلاما چ مافێک بە ئافرەت دراوە ئەم شتە عیبە نییە بۆ ئافرەت ئافرەتێک کە بەڕاستی لێهاتووی هەتیا بێت بەڕاستی توانایی تیاابێ بەڕاستی گوناحە باوکو دایک ڕێی لێ بگرێت بەڕاستی گوناحە زوڵمێکی زۆر زۆر گەورەیە ئەگەر باوکو دایک بێ ڕێ لەم ئافرەتە بگرێت کەس ڕێک بۆی دیارە کە ئەم کچە ئافرەتەی توانای تیا هەیە بێ بربەستی بۆ دروستکە بەڕاستی گوناحی ئەگا بەچی بۆ هەر دینەکەمان ڕێک پێی ئەڵێت کەمە تۆ گوناحە بەجێ و تۆ هاندەری بی دەسی بگری پاڵپشتی بی بەداخەوە ماوەی لەمە پێشی شەر باسی ئەوم کرد بە ڕێزیشتان فەرمووتان بەڕاستی لە کۆمەڵگەی خۆمانە ئێستا مۆزوعێدا کەوتووە کە ئەڵێن کچەکان هەتاوکوێ لە ماڵی باوکێتی بەداخەوە ئەو شتەی لە کۆمەلگایە یعنی سەیتەرەی کردوێتە ناو کۆمەلگا ئەڵێ دایک و باوک ئەگەڕێنەوە بە کچەکە ئەڵێن ئەمە تۆ زەواج نەکردو و کچە و عیبە و کاکە زەواجت کرد لەگەڵ مێردەکە تا هەر شوێنی ڕۆشتی بڕۆ هەرچێکە پێ خۆش بیکە کە دوایش کچی داما و دێ ئەچێ زەواجەکە ئەچێتە ماڵی مێردی چی پێ ئەگەڕێن ئەگەڕێنەوە پێی ئەڵێن ئەوە تۆ چیەکەی خۆیرە ماڵی باوکە نییە بەدڵی خۆتە چێکت پێخۆشە بیکەی عنی بەداخەوە ڕێک لەوێ ڕێگری لێرە ڕێگری ئەم ڕێگریانە وای لێ ئەکات ئەم ئافرەتە داماوە عنی ئەوەی تواناشی تیاابێ وردە وردە بە تایبەت ئەگەر ئیرادەی کەسەکە بەڕاستی لاواز بێت کاری لەسەر ئەکاو عنی پاشە کشەیەەکە بەڵام لەلایەکی تریشەوە ئێمە باسی ئێستا بابەتەکەمان کرد باسی ئەم هەمووە بابەتە نەرێنیە کرا ئەمە هەیە لە کۆمەڵگا دروستە هەیە ئایا ئەمە وا ئەکات کە من تەسلیمیان بابەتە بم ئەمە ئێستا ئێمە باسی مشکلەکانمان گرنگە ئەم حل زۆر زۆر گرنگە ئایا ئەمەکەم ئافرەتە تەسلیم بێەوەی تەواو بڵێ لەبەرەوەی باوکم وایوت تەسلیم ئێستا حل چییە کە ئەزانین دروستە کۆمەڵگاکەمان ئەڵێ بەس لەسەر عرف و عادەتێکە دروست بووە لە کۆمەڵگایە ئەڵێ ئافرەت عیبە تۆ ئەمە مەکە ئەوە مەکە ئەوە بکە یعنی لەمە پاشە کشێ پێ ئەەکەن بەداخەوە ئەم نەکردانەش چی لێ ئەکا حسی متمانە بەخۆبوون لە کەسەکە بەڕاستی لاوازەکە لە مناڵیەوە باوکو دایکی ڕۆشنبیر لە مناڵیەوە مناڵەکەم مناڵ ئەبێ لە مناڵیەوە دروست کرێ کە لە مناڵیەوە ڕوخانت گەورەبووی چاوەڕێی ئەومە کۆکو دانەی لە زانکان ئەڵێ بەڕاستی ئەوجی حەماقەتی مرۆڤەکانە ئەگەر تەوەقۆی ئەوەی هەبێت ماسیەک باڵ بگرێتەوە بڕوە ینی ماسیەکە ماسیە و ئەبێ لە ناو ئاوە مەلەوانی بکە مەلە بکات ئەوە بۆ ناتوانێت ئەمە ئەم بابەتەم لەسەر چی هێنا بەڕاستی جێ ئەوەیە ئەنجێ ناخۆشیەکە هەنێ جار ئەبینی ئەڵێ فلانە ئافرەتت بینی ئەڵێ زۆر زۆر زەعیفە زۆر من ناتوانێ ئەمە بکام بکە بە حکمی چی خەتا لەوان نییە خەتا لەوەیکە لە خراپ پەروەردە کراوە لە مناڵیەوە بەڵێ سەرکوب کراوە لە مناڵیەوە بربەستی بێدراوە ئێستا ئەم هەموو بربەستانە هەیە مامۆستای خۆشەویست ئایا ئێمە ئەبێ کۆڵ بدەین ئایا ئەمە ئەبێ وامان لێ ئەکات کە ئێمە بوەستین بەڵام شتێکی بەڕاستی ئەمە قسەی خۆم نییە لە قەدیمەوە دەرهەیە عنی ئەم بابەتە هەیە ئێمە ئەبێ چی بکەین حل بدۆزینەوە چارەسەری بکەین ئێمە من
ماڵی باوک ئەڵێ مەکە، برا ئەڵێ مەکە، نازانم ماڵی مرد ئەمە ئەڵێ مەکە ئەو مەکە، ئایا من ئەبێ کۆڵ بدەم؟ نە، کۆڵ نەدەم ئەبێت. چەندها کەسی زانایانمان هەیە ئێستا، ماریا مۆنتێسۆری کەسێک بوو کە ئێستا سەبکی مۆنتێسۆری یەکێکە لە بواری ئامۆزشیەکان، بەڕاستی سەبکێکی زۆر بەقوت و بەتوانایە لە هەموو عالەما گرتوویەتەوە. ئەم خاتونە پەروەردەی مناڵ و فێرکردنی مناڵ هەر لە تەمەنی مناڵی و هەتا گەورە بوون لەگەڵ ئێستاکە لە هەموو عالم لەسەر ئەو بابەتی پەروەردەیە بۆ کەسەکانێکە تایبەت بەو مناڵی تایبەتەن کە گەشەی مێشکیان بە دوا کەوتووە. ئەم خاتونە یعنی ئێمە هەزاران نمونەمان هەیە لە دینی ئیسلامی خۆمانە، ئەلحەمدوللا کەسێکی زۆر بەتوانامان هەیە، بەڵام ڕەنگە شاید کەسەکانی ئێستا کۆمەڵگەی ئێستی خۆمان بڵێەوە کاکە هی زمانی قەدیم و بەس ئەمە هی دەورەی خۆمانە، زۆر تێنەپەڕیوە. ماریا مۆنتێسۆری ئەمە کەسێک بوو کە ینی زۆڵ چۆن بڵێ باسی حاکمیەتی تەواوی حکومەتەکەشی بەسەرەوە بوو، ئەنی وای لێ نەکرد ئەم ئافرەتە کۆڵ بدات. ڕێگرەکان گەورەتر بوون کە تەنها زۆر گەورەتر ڕێگری حکوومەتیشی لە زۆر گەورەتر بوو لەوەی کە بڵێ باوکو و دایک و برا و مێردووە. بەڵام بەچی بە هەوڵدانی بە هەوڵدانی حتا کەسێک بڵێ مامۆستایگەن کەسێک بوو کە لە زانکۆی حەزی لە بابەتی بەشی پزیشکی بوو، لە زانکۆ لە بەشی مهندسیە وەرگیرە، لەو کاتەشە لە ئیتالیا پێیان حەزیان نەکرد کە ئافرەت ئەسەن بێتە بواری پزیشکیەوە، ئەنی حکومەت ئەمەی قەدەغەدا بوو، ڕێگری کردبوو، بەس باوکو دایکێکی بەڕاستی ڕۆشنبیریان هەبوو، هانیاندا زۆر یارمەتیاندا لە زانکۆ وەرگیرە بە توانایی خۆی کە دوایش بوو بە یەکێکە لە یەکەمەکانی زانکۆ. باشە ئیسرائیلانی ئەو کەیسەی لای ئێمە بڵێ باشە من کە باسی ئەماکە ئەڵی دایک و باوکی ڕۆشنبیر بوون و پاڵپشتی بوون و تا توانی ئەمە بکە، ئەڵی سە من دایک و باوکم ڕێگرمە، یان دایک و باوکە ڕێگرەکەکە ناڵە بەرەو پێش بڕوە، لانێ کۆمەلگا ئەو ڕێگەی بۆ بکاتەوە، بەڵام کێشە لە دایک و باوکەکە کە ڕاستە چارەسەر لێرەیە چیە مامۆستا، نمونەمان زۆر هەیە، زۆر نمونەمان هەیە کەسێلێکە بەتوانا بوون حتا خێزانەکەی بەو شێوازەی کە ئەڵەن حتا کە نمونە ئاسا ئێمە متەدەینی دینی ئیسلاممان هەیە کە حتا ئافرەتەکە ئیماندار بۆ باوکو دایکەکە کافر بوون، بە دزیەوە ڕۆشتوتە شوێنەیەکی داخرا و لە نێو حەمامان نوێژی کردووە، مەبەست ئەمە خوا مرۆڤی کە خەلق کردووە ئەمە نەیتوانایی لە زاتیا دروست کردووە وای لێ نەکات کەم بربەستانە بەڕاستی کۆڵ ئەم مرۆڤە حتا کە خوایە کە خوا فەرموویەتی مرۆڤ تواناییەکی تیا هەیە کە بە ئیشارەی چاو ئەگەر بەو ئاستە بگات کە ئەی هەوێ بە ئیشارەی چاو ئەتوانێت کێوەکان جێبەجێ بکە، ئەنی خوا ئەمەنەی توانایی لە ناخی مرۆڤەکانە داناوە. وەختارێکە من ئەم هەموو تواناییم تیا هەبێت بەڕاستی گوناحە بێم بە دوودانە بربەستی بەسیت بێم کۆڵ بدەم، وەختێکە باوکو دایک ڕێگەم لێ ئەگرێ ئەبێت وا توانایی معلومات زانیاری لێ هاتووی خۆم ئەمەنە ببەمە سەرەوە کە وایان لێکم باوکو دایکم تەسلیمی من بندان بەوە دابنێن کە تۆ توانای وەختێک کە توانایەکان من هاتە پێشەوە سەرکەوتوو بووم لە ئیشەکەما دەسمدا بە هەر شتێک معلوماتی زۆرم وەرگرت لە هەر بوارێکا کە زانیم توانایم تیا هەیە باوکو دایکەکەم کە بینیە ئەوان تەسلیمی من ئەبن، ئەوانی تریانە سەر ئەو ڕێگەی کەڵن بزەبە دوایە کە خۆت سلماند کە توانیت خۆت بسەلمێنی ئەوانیش درگات بۆ ئەکەنەوە بە دڵنیاییەوە ئەڵێن فەرموو